میوانێکی خوارە دکتۆر مستەفا مەلا حەسەن شارەزای دارایی و بانکی دکتۆر تو خێر هاتی و سپاس بۆ ئامادەبوونەوە. جوداهیەکە زۆر یا سوودا بانکی یا تورکیە لەگەڵ وڵاتان هەیە و جوداهیەکە زۆر یاوی وڵاتی بخوا نافخوادا ژی هەیە هەڤبە لەگەڵ دەستپێکە ساڵا چوو لەگەڵ ئیرۆ چما ئەف هەمی جوداهیە و زیدەکردنا سوودا بانکی بەروڤژی وڵاتێن دن. بەڵێ زۆر سپاسان دەکەم لە شوێنێکی زۆر باش و بە پرسیارێکی گونجاوە دەستان پێکرد. بەدڵنیاییەوە گۆڕانکاریەکان لە جیهانی پێش کۆڕۆنا و دوای کۆڕۆنا تاو جیاوازە بۆ هەموو وڵاتانی جیهان بەگشتی و بۆ تورکیاش بۆ کۆمەڵێک هۆکاری ناوخۆ و دەرەکی وای کردووە ئەو وڵاتە پەنا باتە بەربەرزکردنەوەی ڕێژەی سوو. بیرمە ڕێک 13/7/2023 لە وەڵامێکی کوردستان 24دا ئاماژەمان بە 3 سیناریۆ کرد بۆ بەرزکردنەوەی سوی بانکی ئەو کات. ئەو کات سەرەتایی با بڵین یەکەم بڕیاری بەرزبوونەکان بزەبێت. ئێستاش کە دەبینین با بڵین لە کۆبنەوەی پێنجشەمەی ڕابردوو بە بەرزکردنەوەی 250 خاڵ و گەیاندنی ڕێژەی سوی بانکی بۆ 145 تورکیا لە هەوڵی کۆنتڕۆلکردنی هەڵاوسانێکی بەرز و گۆڕانکاری لە نرخەکان و ئەو گۆڕانکاری خێرایانە هەوڵی کۆنتڕۆلکردنیوانەدا بەڵام ئەو جیاوازی نێوان وڵاتان بە تایبەتی بەرزی ڕێژەی سوی بە بەراورد بە وڵاتانی دیکەی ئەوروپا و ئەمریکا لەلایەن تورکیاوە گۆڕانکاریەکان ئاسایی نین و هەڵاوسانەکەش بەروڤژی ئارمانجەکان لە بەرزبوونەوەدایە لە کاتێکدا ئارمانجی داخستنیەتی کەمکردنەوەیەتی ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی تورکیا سەرڕای ئەوەی با بڵین بەدەست کۆمەڵە قەیرانی ئابووریەوە دەناڵێنێ بە تایبەتی دوای باسمان کرد قەیرانی کۆڕۆنا بەڵام ئەوەی تورکیا با بڵین کۆمەڵێک هۆکاری ناوەخۆ هەبوو کۆمەڵێک هۆکارە جگەلەوەی کە ناوەخۆن هۆکاری با بڵین ماوە کورت و ماوە درێژخایەن بوون هۆکارە ماوە کورتەکان ئەوە بووکەوە گۆڕانکاریەک لە دوایکەکانی سەرۆکی بانکی ناوەندی ئەو گۆڕانکاری خێرایانە و دوای هاتنەوەی با بڵین دەرچوونەوەن وەکو سەرۆک کۆماری تورکیا و هێنانی تیمێکی نوێ بەڕێز حافیزەگایە ئێستاشی لەگەڵ دابێت ئەو دەنگۆیانی ناو بانکی ناوەندی تاوەکو ئێستا نەمرکاونەتەوە. دەنگۆیەکان ئەوەنە با بڵین بەکارهێنانی دەسەڵاتێکی کۆمەڵایەتی نزیک لە سەرۆکی بانکی ناوەندی دەسەڵاتی ڕاستەوخۆیان هەیە بەسەر بڕیارەکان واتە وەکو سەرۆکێکی نافەرمووی مامەڵە دەکەن. هۆکارێکی دیکە ئەوەیە با بڵین دوای تەواوکردنی 100 ساڵیا خۆت بەسەر کۆماری تورکیادا و گرنگترین هەڵبژاردن لە مێژووی تورکیادا ئەوە بوو لە ساڵی ڕابردوویە گلای بۆ ئێستاش لە سیویەکی مانگی سەی ئەم ساڵەکە هەڵبژاردننی پارێزگاکانمان هەیە ئەم هەڵبژاردنە وای کردووەکەوە شەقامی تورکیا یاخۆ تورکیا بەگشتی نەئارامی و نادڵنیایەک بەخەواتە ئەو پێشبینیە چەند بەهێزە کە سوودی بانکی هێشتا بەرزتر بکاتەوە ئەوەندە جوداهیش لەگەڵ وڵاتان هەیە لە هەمان کاتدا دوور لە ئارمانجەکان گرانیش زیاتر بێ هەڵاوسان بەرزتر بێتەوە. ئەوە کەمێک با بڵین بڕیاردان لێوە قورسە بەڕاستی بەڵام پێشبینەکانمان بەو شێوازەنە ئێمە پێشبینی ئەومان کردبووکەوە بانکی ناوەندی ڕێژەی سوو بەرز بکاتەوە بە 145 یاخود لە نێوان 45 بەڵام لێرە بەدواوە بەرزکردنەوەی ڕێژەی سوو ڕەنگە ئاسایی نەبێت. هەر لە ڕاگەندراوەکەشاندا لە ڕۆژی پێنجشەمە بانکی ناوەندی ئاماژی بەوە داوەکەوە لێرە بەدواوە 145 کافیە ئێمە وەکو چاودێرێکی بازار دەمێنینەوە لە ئەگەری با بڵێن زۆر حاڵەتەکە گەر پێویست و زەڕۆر نەبێ ئێمە ڕێژەی سوی بانکی دەستکاری ناکەین ناڵێ بەرزی دەکەینەوە ناڵێن دادەخێن بۆیە پێشبینیەکانی من تاوەکو مانگی 5 بەلایانی کەمەوە ڕێژەی سوو لە 45ەوە جێگیر دەبێت. باشە ئەم بە هەڤڕا لیرەیە ببینین ڕەوشەکاوهادا کۆ ئەو ژە هەر کو دچە زیاتر بەهای خوا ji dezda weke em dibînin ek em destpêka 2023 hejmar bikin de lîre de astên 6 heta nehan de bûye û zêdetir bûye bi taybet piştî navarasta sala çû piştî helbijartinên gulanê di meha 5 dew guhartina siyaseta banka navendî ne doktor siyaseta wê hata guhartin Sûda bankî zêdetir kir li gel wê lîre jî gorankarekan destî pê kir dest pê kir ev armanca wê nebû wê dixwast hêşta bîn te xwarê gehişte sîh لیرە و 32 قڕوشان نها بۆ هەر دۆلاrekî ئەف بەرەفکی بە دچە گۆڕانکاریەکان با بڵێن من پێم وانیە بانکی ناوەندی پلانی ئەوەیدا نابێت کەەوە تاوەکو ئێستا لیرە دەگاتە ئاستەکانی 3000 بەڵام لێرەش بەدواوە پێشبینیەکان دووبارە بەرەو بەرزبوونەوەی بەهای با بڵێن دابەزینی بەهای لیرە تورکی دەڕێن و ئێمە پێمان وایە لە کۆتایی ساڵی 2024 لیرە لە نێوان 3700 بۆ 3950ەوە با بڵێن لەو ئاسانەدا دەبێت واتە مانەوەی لیرە بە شێوەیەکی جێگیر لەم ئاسەدا لە ئاسەکانی 3000دا زۆر ئەستەمە بۆ تورکیا کە بتوانێت کۆنتترۆلی بکات و گۆڕانکاریەکان خێراترن لەوەی کەوا تورکیا هەنگاوی بۆ دەنێت دکتۆر دوور لە تورکیا
باندور لە کاریگەری لە تورکیا و کوردستانیش دەکە سوودی بانکی ئەمریکا چی پێشبینیەکی بۆ دەکەن ئێوە سوودەکان سوودەکانی با بڵێن لە ئەمریکاش بە هەمان شێوە تاوەکو ئێستا ئەمریکا تا ڕادێکی باش سەرکەوتو بووە لە پاراستنی و یاخود سەقامگیرکردنی بەهای دۆلار و یاخود دەسەڵاتەکانی بەسەر دۆلاردا بەڵام گۆڕانکاریەکان لە ڕێژەی سوی بانکی لە ئەمریکادا ڕاستەوخۆ کاریگەری دەبێت بەسەر تورکیا وڵاتانی ئەوروپاش بینیمان دوای لێ دوان بەڕێزتان باستان کردکەوە لە ئەوروپاش تاوەکو ئێستا سابت بە جێگیری دێنێتەوە بەڵام لێرە بەدواوە هەنگاوەکان ئیدی بەرەو دابەزین دەبن نەک بەرەو بەرزکردنەوە یاخود بەلانی کەم ئەگەر جێگیریش نەبێت دادەبەزینی پێوە دیار دەبێت دکتۆر مستەفا مەلا حەسەن شەڕەزای دارایی و بانکی گەلێک سوپاس بۆ ئامادەبوونەوە.